سلااوان لێبێ ئەو فیلمەی ئۆسکاری کۆنتترۆل کرد. خەڵاتەکانی 95مین خولی ئۆسکار چاوەکانی جیهانی بەلای خۆی داڕاکێشە. لەنێو ئۆسکاریشدا فیلمێکی ئەمریکی هەمووانی سەرسام کرد. کاتێک دانەدانا خەڵاتەکانی بۆ خۆی دەچنەوە. ئەو فیلمە ئەمریکا دەستی بەسەر زۆرترین خەڵات داگرت و خەڵاتی باشترین دەرهێنەر و باشترین ئەکتەریژن. لە هەمان کاتیشدا باشترین وێنە و سکرین پڵی هەروەها ئەکتەری پاڵپشتی بەدەستێنە. وێنەگرتنی ئەو فیلمە دەگەڕێتەوە بۆ 3 ساڵ بەر لە ئێستا لە دەرهێنانی دوو دەرهێنەری گەنجی ئەمریکا کە ناسراون بە دانیاڵەکان. ئەوانیش دانیال کوان و دانیال شانبرتە. فیلمەکەی ئەم دوو دەرهێنەرە گەنجە حەوت خەڵاتی ئۆسکاری بۆ خۆی بردووە. Everything Everywhere All at Once ناوی ئەو فیلمەیە کە داهاتی لە بۆکس ئۆفیسدا گەیشتووەتە 107 ملیۆن دلار. لێ کادا و لە هەموو جێگایەک و لە هەموو شتێک توانی ڕێکۆردێکی تازە لە ئۆسکاردا بشکێنێت کە ویشپێدانی باشترین خەڵاتی ئەکتەریژنە بە خانمێکی ئاسیایی کە لە مێژووی ئۆسکاردا یەکەم جارامە ڕووبدات. میشێلی و ناوی ئەو خانمە ئەکتەرە ئاسیاییەیە کە لە تەمەنی 6 ساڵیدا خەڵاتی ئۆسکاری وەک باشترین خانمە ئەکتەری سەرەکی وەرگرت. میشێل پاژوەرگرتنی خەڵاتەکەی وتی: خانمان ڕێگە مەدەن بە هیچ کەسێک کە پێتان بڵێ ئێوە یەکەم بوونتان بەسەر چووە. هەرگیز کۆڵ مەدەن، خەونە گەورەکان بەدیدێن، تکایە ڕێگە بدەن خەونەکانتان بژین. ژانری فیلمەکە سەرکێشی ئامێز و کۆمیدی و ئەکشنە. تا ئێستا ڕێتینگی 8 وەرگرتووە بەپێی وێبسایتی IMDb. چیرۆکی فیلمەکە باز لە ژیانی ژنێکی پەنابەری چینیەکات کە دەتوانێت لێک کاتداولێک شوێندا پەیوەندی بە گردوونەوە بکات و کات و لەحزەکانی ژیانی بگۆڕێت و بوونی خۆی ڕزگار بکات. نیویۆرک تایمز فیلمەکە ناوزەند دەکات بە سوڕانەوەیەک بە دەوری ژانری ئەنارشیدا. ڕەهەندی فەنتازی و سوریاڵی بەشێکی گرنگ لە گێڕانەوەی فیلمەکە دەبینن. خەڵاتی فەرشی سووری ئۆسکار فستیڤاڵێکی ساڵانێ و بەم ساڵەوە 95مین ساڵە بەردەوامە. ئەم خەڵاتە تایبەتە بە فیلمەکانی هۆلیوود و ئەمریکا کە لە ساڵی 1928ەوە لە ئەمریکا بەڕێوە دەچێت. هاوتەریبی ئۆسکار هەریەکە لە فستیڤاڵەکانی کان و ڤینیسیا ساڵانە بەڕێوە دەچن کە تایبەتن بە فیلمە ئەوروپیەکان. کاتێکی خۆش.